بۆ 10 ساڵ ئەچێت لەگەڵ فەقیر و هەژار و نەخۆش و کەم دەرامەت و منداڵی بێباوک و هەموو ئەو چین و توێژان ئێمە لەگەڵیانە خەریکی کار و پرۆژە و یارمەتیدانیان بووین. دەستگای خێرخوازی بەخشین لە پلان و پرۆژەکانی مانگی ڕەمەزان بڕیاری داوە هاوکاری بەسەر خانەوادی 200 منداڵی بێباوک دابەش بکات، بەڵام لە ئێستادا کە تەنها 18 ڕۆژی مانگی ڕەمەزان تێپەڕیوە بە هاوکاری خێرخوازان و خێرۆمەندان زیاتر لە 150 منداڵی بێباوک هاوکاری کراون و چاوەڕێژ دەکرێت ئەو ژمارەیە بۆ زیاتر لە 300 کەس بەرز بێتەوە. لەو چوارچێوەیەشدا هاوکاری بەسەر 50 منداڵی بێباوک و خانەوادەکانیان دابەش کرا. ئەم ڕۆژ لە ڕێگەی خێرخوازێکەوە کە دوعای خێری بۆ بکەین خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی حەڵاڵی باتی و بەرەکەت خاتە ماڵیەوە، توانی کە لە دەرەوەی وڵاتەوە خۆی لەوەیە توانی کە 50 منداڵی بێباوک یارمەتی با بە بڕی یەکی $100 کە وەکو ئێستایی بینن ئەمڕۆ ئینشاءڵڵا پارەکانیان یارمەتیەکانیان بەسەردا دابەش ئەکەین و لەگەڵ کۆمەڵێ جلوبەرگ و پۆشاک بۆیان ئەکڕین بۆ کۆمەڵێکیان ئەوانەی کە هەڵمان بژاردون. بۆیە داواکارین لە خێرخوازان و لە خێرۆمەندان کە بتوان ئینشاءڵڵا ئەم جۆرە پرۆژانە بەردەوامی هەبێت و لەم دەستگیرۆی ئەم جۆرە پرۆژانە بکەن. ئێمە خۆمان بڕیاری 200 منداڵی بێباوکمان دابوو، هەفتەی پێشوو مسلمانێکات 100 منداڵی تری ئیزافە کرد بە پرۆژەیەک، ئەویش بە بڕی 10 ملیۆن دینار و ئەم ڕۆژ ئەم مسلمانەکە لە دەرەوەی وڵاتە بە 50 منداڵ یارمەتی یاون بە بڕی 6 ملیۆن دینار. هیواداری ئینشاءڵڵا لەم جۆرە پرۆژانەوە لەم جۆرە کارانە بەردەوامی هەبێ و خێرخوازان و خێرۆمەندان زیاتر و زۆرتر دەسوڵا بن و دڵنیا بن کە ڕزق و ڕۆزی و بەرەکەت ڕوویان تێئێکا و ماڵەکانیان بە سەدەقە کەم ناکا. ئەو منداڵانەی کە لە نازی باوکیان بێبەش بوون و دەستگای خێرخوازی بەخشین بووە بە دەستی میهرەبانی بۆیان هێند بە تاس و شەوقەوە دەستاوردیلەکانیان بەرز دەکەنەوە و دوعای خێر بۆ خێرخوازان دەکەن. مرۆڤ ئاواتەخوازە لەو کەسانە بێت کە و دوعایانە دەیانگرێتەوە. زۆر سپاسان دەکەم بۆم یارمەتی کە من تانیا دەستخۆشی لە بەخشی دەکەم کە یارمەتی منیان داوە. دەستخۆشی لە بەرنامە بەخشینەکەم بۆ کڕینی جلوبەرگی ئێمە بۆ جەژن. دەستخۆشی لە خێرخوازان ئەکەین کە هاوکاری بەخشین ئەکەین بە ئێمە. دەستخۆشی خێرخوازان دەکەم بۆ گەدانی ئەو ڕێپارەیە. ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. ئەمە ئەو دروشمە بوو کە نزیکەی 10 ساڵ لەمەوبەر و لە 15 حوزەیرانی ساڵی 2009 دەستگای خێرخوازی بەخشین دەستی پێکرد. لەو کاتەوە تا ئێستا بە بەخشینی خێرۆمەندان و دەوڵەمەندانی ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە و بەرەو فراوانبوونی گەورە شەنگاو دەنێت و ئامانجێتی کە ئازاری نەخۆشان و فرمێسکی بێباوکان و بێلانەی هەژاران بە کۆتا بێنێت و وەک دەستێکی میهرەبان و ئامانەتدار دەوڵەمەندان و هەژاران بە یەک دەگەیەنێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.